کەی ئینکاری منکەر واجبە بێ لەسەر کێ واجبە ئینکاری منکەر خاڵی یەکەم نەهێشتنی تاوان فەرمانکردن بە چاکە یەکەم کەس بەرپرسیارەتی دەسەڵاتە ئەبێت دەسەڵات ڕێگە بگرێت لە خراپە ئەبێت دەسەڵات فەرمان بە چاکە بکە ئەرکی ئەوە بۆ چونکە ئەو نوێنەری خەڵکانی موسڵمانە ئەوەی کە ئەمڕۆ ئەندام پەرلەمانە ئەوەی کە ئەمڕۆ وەزیرە بەدەنگی کێ چۆتە ئەو پۆستە بەدەنگی ئەو میلەتە ئەو میلەتە کێیە ئەو میلەتە خەڵکێکی موسڵمانە خەڵکە عەلمانیەکەش خەڵکێکن لە ناخا موسڵمانن خەڵکێکن بەو دیاردە قێزەولانە ڕازی نین کەواتە ئەو دەسەڵاتەی کە میلەتێکی موسڵمان شەرعیەتی پێ ئەدا کە میلەتێکی موسڵمان دەنگی پێ ئەدا ئەو دەسەڵاتە ئەرکی ئەوەیە هەرچی خراپەیەک لەم وڵاتەیە بەدی و بەرجەستە ئەکرێ ئەو دەسەڵاتە نەیهێڵێ ئەوانە کاری خراپن ئەوانە ئایدز دێنە ئەم وڵاتەوە ئەوانە بەدڕەوشتی دێنە ئەم وڵاتەوە ئەوانە ئەمنی قەومی ئەم میلەتە تێکەدەن لە زۆربەی وڵاتانی ئەوروپا ئافرەتانی بێگانە کە هەڵگری ڕەگەزنامەی وڵاتەکە خۆی نەبن بۆیان نییە کاری لەشفرۆشی لە وڵاتەکەیان ئەنجام بن چونکە ممکنە هەزار نەخۆشی بێنە ئەو وڵاتەوە بڕۆ سەیری قانونی ئیتیحادی ئەوروپی وڵاتانی ئەندامانی ئیتیحادی ئەوروپی بکە ئەو ئافرەتانی لەشفرۆشیەکەن زۆربەی قانونەکان ئەڵێ ئەبێ هەڵگری ڕەگەزنامەی ئەو وڵاتە بن لەژێر ڕەقابەی سەحی ئەو وڵاتەیە بن چاودێریەکی باری تەندروستی تەواویان بۆ بکرێ ئەو جاوی هەیە وەرە بزانە لەم وڵاتەی من و تۆیە چەند خاوەن ڕەگەزنامەی بیانی کاری لەشفرۆشیەکە لە وڵاتانی دراوسێەوە بیگرە تا وڵاتانێک کە ئێمە ئەڵێ بەخوێی چێشت پێمان ناکەن نە دراوسێمانن نە خزممانن هیچمان نین بەس هاتۆ لێرە ممارەسەی کاری لەشفرۆشیەکە دەسەڵاتێکیش نییە ڕێگەی لێ بگرێ ئەمە ئەمنی قەومی ئەم میلەتە تووشی مەترسی ناکە کەواتە لەسەر دەسەڵات واجبە بەر لە هەموو کەس کە ڕێگە بگرێ لە خراپە و ئەمر بکە فەرمان بکە بە چاکە